پشکنینی ESR کە لە ناو خەڵکدا بە پشکنینی ڕۆماتیزمە ناسراوە ئایا تا چەندێک پەیوەندی هەیە بە نەخۆشیە ڕۆماتیزمەکانەوە. پشکنینی ESR بریتیە لە ڕێژەی نیشتنی خڕۆکە سوورەکان لە ناو تیوبێکی تایبەت بۆ ماوەی یەک کاتژمێر بە شێوەیەکی ناڕاستەوخۆ ڕێژەی هەبوونی هەوکردن لە ناو خوێنی نەخۆشەکە بۆمان دەستنیشانەکە. ئەم پشکنینە بە شێوازێکی بەرچاو لە نەخۆشە ڕۆماتیزمەکانە بەرزە بنەوە و تایبەت نییە بە جۆرێکی ڕۆماتیزمەوە، چونکە ڕۆماتیزمە چەند جۆرێکی هەیە. بۆ دەستنیشانکردنی جۆری ڕۆماتیزمەکە ئەبێ نەخۆش سەردانی دکتۆرکە بۆ ئەوەی جۆرەکەی بۆ دەستنیشانکە. بەڵام ئەم پشکنینە لە چەند بارێکی ترا بەرزە بێتەوە بەبێ ئەوەی نەخۆشەکە هیچ ڕۆماتیزمی هەبێ. بۆ نمونە لەبوونی هەوکردن لە جەستەی نەخۆشەکە، هەوکردنی بەکتریایی یا ڤایرۆسی، بۆ نمونە نەخۆشەکە تووشی پەتایەکی وەرزی ئەبێ ئەم پشکنینە بەرزە بێتەوە. یا بۆ نمونە نەخۆشەکە ئیلتیهابێکی میزەڵانی هەیە ئەم پشکنینە هەرخۆی بەرزە بێتەوە. لە هەنێ بواری ترە ئەگەر زۆر بەرز بێتەوە و نەخۆشەکە نیشانەی تری هەبێ لەگەڵی لەوانەیە نەخۆشەکە ئەوە نیشانێک بێ کە نەخۆشەکە تووشی نەخۆشی شێرپەنجە ببێ. بەڵام ئەمە بە پێی نیشانی نەخۆشەکە ئەبێ ئەمە قەرار بین چ فەحسێک لە دوای ئەوە بۆ نەخۆشەکە ئەکەین. و هەنێک بارمان هەیە نەخۆشەکە هیچ هەوکردنیشی نییە، هیچ نەخۆشیەکی تریشی نییە، بەڵام ئەم پشکنینە هەر تێیدا بەرزە. بۆ نمونە تەمەنی نەخۆشەکە و ڕەگەزی نەخۆشەکە پەیوەندی هەیە بەم پشکنینەوە. هەتا تەمەنی نەخۆشەکە سەروتر بێ و بەرز بێتەوە، پشکنینەکە زیاترە خوێنێتەوە بەبێ و هیچ هەوکردنی هەبێ. و بە ڕێژەیەکی بەرچاو لە ژنیشە ئەم پشکنینە بەرزترە خوێنێتەوە بە بێەوەی نەخۆشەکە هیچ هەوکردنێکی هەبێ. بۆ نمونە لە ژنی سکپڕیشە، ژنی سکپڕیش ئەم پشکنینە بکە بەرزە خوێنێتەوە و هیچ هەوکردنێکیشی نییە، یان ئەوانەی کێشیان زۆرە خۆیان قەڵەون. لە هەنێ باری ترا بۆ منە نەخۆشەکە کەم خوێنی هەیە یان کەمی ڤیتامینی هەیە، یاخود نەخۆشەکە پەککەوتنی گورچیلەکانی هەیە، یاخود نەخۆشەکە خۆی نەخۆشی شەکرەی هەیە. ئەمانە هەمووی ئەم پشکنینە بەرزەکەنەوە بەبێ ئەوەی نەخۆشەکە ڕۆماتیزمی هەبێ. بۆیە پێشنیارەکەین هەر کەسێ ئەم پشکنینە ئەکا بەرز بێ قەرار نایە بەوەی کە ڕۆماتیزمی هەیە و یاخود تووشی ڕۆماتیزم بووە. بۆ دەستنیشانکردنی جۆری نەخۆشی ئەو کەسە پێویستەکە سەردانی دکتۆرکە هەتا ئەو بۆی دەستنیشانکە ئایا ئەمە ڕۆماتیزمە یاخود هەوکردنێکە یاخود هیچ نەخۆشیەکی نییە نەخۆشەکە. سمارت وەرچەرخانە.